ڕوودا و هەواڵە سیاسیەکان جموزۆڵی زیاتری خستۆتە ناو بازاڕەکانی دراو بە تایبەتی نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی بە جۆرێک لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو نرخی 100 دۆلاری ئەمریکی لە 121,000ەوە بۆ 124,000 دینار بەرز بووە. لەو بارەیەوە کاسبکاران و خاوەن نووسنگەکانی ئالوگۆری دراو لە بازاری شێخەڵای شاری هەولێر باز لە هۆکارەکانی ئەو جموزۆڵە و گۆڕانکاریانە دەکەن کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویان داوە. ئێستا بازاری دۆلار بازاری دراوەکان لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان ناسەقامگیرێکی بەخۆ بینیوە، ئەویش بە هۆکاری ئەوەی کەوا پەرلەمانی عێراقی ئەو بڕیارەی دەرکرد بۆ بەدەرنانی هێزە بیانیەکان لە عێراق و بەتایبەتیش ئەمریکا، بەڵام پاش ئەوەی کە حکوومەتی ئەمریکی بڕیاری داکەوە ئەمە دۆستی عێراقین و هاوپەیمانی عێراقین و هیچ بڕیارێک و گەمارەوەیەک ناخێنە سەر ئابووری هەرێمی کوردستان ئابووری عێراق ببوورە، ئەوە وا پێشبینی دەکرێت دۆلار زارش کە نرخەکانی دابەزیتەوە ئەو هەڵەبەزوو دابەزێت کە ئێستا هەیەی نەمینێ بگەڕێتەوە دۆخی سەقامگیر وەگری. هۆکارێکش هەیە بەهۆی ناسەقامگیری بەهای دۆلار و دینار، ئەوەیە کە خەڵکانێکی زۆر ئەو پارانەی لەکە لە ماڵەوە خەزیان کردیە تا ئێستا چەند لە کاتی دۆلار کە بە 120,000 کەمتر بوو نایان دەکری. ئێستا هەڵپەی ئەوەیانە دۆلار بەدەست بێنن بە خێرایی دێنە بازارەکانی دراوەکان، ئەوە کاریگەری زۆری نواندیە لەسەر بازارەکان. بە تایبەتی خێزان هەیە 1 ملیۆن دیناری هەیە دەینێتە بازار دەکاتە دۆلار، دەکاتە دۆلارت بۆ چی لەو کاتەی بۆ نرخە گرانەی دۆلار ڕەبتە لەگە بەغدایە، بەغدا سعری نەگۆڕای، بەڵام لەبەرەوەی ئاژاوە لە بەغدایە هەیە، خەڵک ناتوانانی بچی بێ و پارەی و بینی ببە بە حەواڵاتە، حەواڵاتیش گران دەردەچی لە سەقەڵێک، لێرە گران دەبی ئەوە یەک. دووەمین هەر کاتێک ئاژاوە پەیدابی ئەمە تەجاربمان زۆرە لە نۆتویەکەوە کە دەبتەشە ڕوو ئاژاوە خەڵک هەڵاتنی لە پێشەسک و ملەتی عێراق بەعام بە کوردەوە بەس دەزانی هەڵبێ کە هەڵدێتن سێ فەردە پارەی چیۆ بە کابرای دۆلار فرۆشی قورمەسەر دەی کاتە دۆلار دێرە قوتار دەکەم. ئەوە مەوزوعەکەیە دۆلارەکە گران دەبێگە نا دۆلار لە بەغدای گۆڕانکاری نییە بە 116 شتێکی تەوزا دەکا، ئەوە سەبەبەکەیتی. بەشێکی تر لە کاسبکارانی ئالوگۆری دراو لە شاری هەولێر هۆکاری بەرزبوونەوەی دۆلار بەرامبەر دیناری عێراقی بۆ دابەژنەکردنی موچەی فەرمانبەران لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەگەڕێنەوە. دۆلار دەگەڕێتەوە سەد تەوزیعاتی، ئەگەر باقی مەرکەزی زیاد تەوزیع بکاتن دۆلار دەشتێ، کەم تەوزیع بکە دۆلار هەردەستیتەوە. ئەو وەزعی سیاسیش دۆلاری بەڕاستی 200,000 هەستاندیە لەگەرە وەزعی ئەو مشکلە و ئەوەی قاسم سولەیمانی بڕێک دەوری هەبووە، بەڵام ئەگەر لە شەموو یەکشەمە احتیمالی دۆلار بێتەوە خوارێ لەبە مەعاشی دۆلار دێتەوە بازاڕێ و دینار دادەبەزیتەوە احتیاطیە. پێشتر بازاری دۆلار لە 121 و فترە ڕاوەستا و بەزە زوروفە سیاسی کە بەسەر عێراق و داهات ئەمریکا وێران تاسری لە بازاری کرد گەڵاکەی بەرز کردەوە. ئەگەر گاڵا زۆر بایەتە ناو بازاری دۆلار ئیمکانە پێ بشێت، بەس ئەگە نایەتە ناو بازاری زوروفە سیاسەکەەوە بە پێدا بڕواتن تەوەقعی لێ ناکەین زۆر دابەزیتەوە بێتەوە زۆخی جانەوە. ئینشاڵڵا هیچیش ناقۆمێتن زەرەری هەموو لایەکە زەرێ کەسی نییە، هەموو میلەت زەرە دەکات. ئەگەرچی دیار نییە ئاراستەی نرخی دراوەکان بەکوێ دەگات، بەڵام وەک شارەزایانی بواری ئابووری ئاماژەی بۆ دەکەن لەگەڵ پەرەسەندنە سیاسی و سەربازیەکان و لێدوانی سەرۆکی وڵاتە زلهێزەکان نرخی دراوەکان و هەروەها زێر و نەوت گۆڕانکاری بەسەردادێت بە تایبەتی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی. ئەمەش وەک ئاماژەی بۆ دەکەن کاریگەری لەسەر بازار و جموجۆلە بازرگانیەکان دەبێت. تاها عەبدوڵڵا گەلی کوردستان، هەولێر.